بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان سأل سائل بعذاب واقع داواکارێک پرسیاری کرد دەربارەی سزایەک کە هەر پێش دێت للكافرين ليس له دافع جا ئەو سزایە یەخەی هەموو بێباوەڕان دەگرێت و هیچ هێزێک ناتوانێت پەنایان بدات و لێیان دوور بخاتەوە من الله ذي المعارج ئەو سزا و تۆڵەیە لەلایەن خودای خاوەنی گەورەی و پلە و پایە و جێبەرزەکانە تعرج الملائكة والروح إليه في يوم كان مقداره 50,000 سنة فریشتەکان و جبرائیل بەرز دەبنەوە بۆ لای پەروەردگار لە ڕۆژێکدا کە ماوەکەی 50,000 ساڵە بە حسابی ئادەمیزاد یاخود مەبەست درێژی ڕۆژی قیامەتە کە 50,000 ساڵ دەخایەنێت بەنسبەت خوددا نەناسانەوە فاصبر صبرا جميلا کەواتە خۆگر و ئارامگر بە شێوەیەکی جوان و چاک لە بەرامبەر هەڵوێستی نادروستی خوددا نەناسانەوە إنهم يرونه بعيدا بەڕاستی ئەو بێباوەڕانە قیامەت بە دوور دەبینن بە دووری دەزانن ونراه قريبا ئێمەش زۆر بە نزیشی دەزانین چونکە خوددا خۆی بەدیهێنەری کاتە يوم تكون السماء كالمهل ڕۆژێک دێت ئاسمان وەک کانزایەکی تواوەی لێ دێت یەکێکە لە قۆناغەکانی هەڵوەشانەوەی بوونەوەر وتكون الجبال كالعهن ئیش وەکو خوری شیکراوە فشۆڵ دەبن ولا يسأل حميم حميما دۆستی جانی بە جانی لە یەکدی ناپرسنەوە کەس نایپڕژێتە سەر کەس بەڵکو هەر کەس خەمی خۆیەتی يبصرونهم يود المجرم لو يفتدي من عذاب يومئذ ببنيه ئەوانە پیشانی یەکتر دەدرێن تاوانبار و گوناهکار ئاوات دەخوازێت کاگەر بکرێت بۆ دەربازبوونی خۆی لە سزای ئەو ڕۆژە هەموو کوڕەکانی بکاتە قوربانی خۆی وصاحبته وأخيه هاوسەر و براکەی وفصيلته التي تؤويه خزم و عەشرەتی کە لە دونیادا پەنایان دەدا ومن في الأرض جميعا ثم ينجيه بەهەرچی دانیشتوانی سەرزەویش هەیە ئەگەر بۆی بکرێت بیکاتە قوربانی خۆی پاشان خوددا ڕزگاری بکات كلا إنها لظى نەخێر ئەو ئاواتانە هیچی نایەتە دی بەڕاستی دۆزەخ ئامادەیە و بڵێسە دارە و داخ لە دڵە نزاعة للشوى لە کاتێکدا داماڵێنەری پێستی سەر و هەموو ئەندامەکانە تدعو من أدبر وتولى وجمع فأوعى دۆزەخ بانجی ئەوانە دەکات کە لە دنیادا پشتیان لە حەق و ڕاستی هەڵدەکرد و گوێیان پێ نەدەدا ماڵ و سامانیان کۆ دەکردەوە و دەیان شاردەوە گوێیان نەدەدا بە حەڵاڵ و حەرام إن الإنسان خلق هلوعا بەڕاستی ئینسان بەشپرزەی و تەنگەتاوی دروست کراون إذا مسه الشر جزوعا کاتێک ناخۆشی توش بێت بێزار و دەم بە هاوارە وإذا مسه الخير منوعا کاتێکیش خێر و بەرەکەتی توش بوو دەستی دەنوقێنێت و قەدەغەی چاکە دەکات إلا المصلين الذين هم على صلاتهم دائمون تەنها ئەو نوێژکەرانە نەبێت ئەوانەی کە لەسەر نوێژەکانیان بەردەوامن والذين في أموالهم حق معلوم للسائل والمحروم هەروەها ئەوانەی کە بەشێکی دیاری کراو لە سامانیاندا هەیە بۆ جیهاد و تێکۆشان بۆ هەژاری داواکار و بێنەوای داوانەکەر والذين يصدقون بيوم الدين
ئەوانەی کە باوەڕی ڕاست و ڕەوان دەهێنن بە ڕۆژی پاداشت والذين هم من عذاب ربهم مشفقون ئەو کەسانەی کە دڵە لەرزەیان هەیە لە تۆڵەی پەروەردگاریان إن عذاب ربهم غير مأمون بەڕاستی سزای پەروەردگاریان کەس لێی ئەمین نابێت والذين هم لفروجهم حافظون إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم فإنهم غير ملومين مەگەر لەگەڵ هاوسەرەکانیاندا یاخود کەنیزەکەکانیان کە بەهۆی بارودۆخی تایبەتەوە هەبوو ئەوانە بەڕاستی لۆمەکراو نابن فمن ابتغى وراء ذلك فأولئك هم العادون جا ئەوەی بێجگە لەو حاڵەتانە ڕێگەی تر بگرێت بۆ تێرکردنی ئارەزوەکانی ئەوانە لە سنوور ترازا و دەستدرێژکردن والذين هم لأماناتهم وعهدهم راعون هەروەها ئەوانەی کە ئەمانەت دەپارێزن و پەیمان دەبەنە سەر والذين هم بشهاداتهم قائمون ئەوانەی کە هەڵدەسن بەو شایەتیەی کە لەلایانە والذين هم على صلاتهم يحافظون ئەوانەی کە پارێزگاری نوێژەکانیان دەکەن و لە کاتی خۆیدا ئەنجامی دەدەن أولئك في جنات مكرمون ئەوانە لە باخەکانی بەهەشدا ڕێز لێنراون فما للذين كفروا قبلك مهطعين ئەخۆ ئەوانەی بێبڕوابوون چیانە کە تۆ دەرکەوتیت بە پەلەت دێن بۆلات عن اليمين وعن الشمال عزين بەلای ڕاست و چەپدا خۆیان ون دەکەن و لە دوورەوە پۆل پۆل بە دەوری یەکدا کۆ دەبنەوە أيطمع كل امرئ منهم أن يدخل جنة نعيم بەو حاڵەوە هەر یەکەیان بەتەمایە بخرێتە ناو بەهەشتی پڕ لە ناز و نیعمەتەوە كلا إنا خلقناهم مما يعلمون نەخێر وانییە بەڕاستی خۆشیان دەزانن لە چی دروستمان کردوون بۆ ئەوەندە لە خۆ بایی بوون فلا أقسم برب المشارق والمغارب إنا لقادرون على أن نبدل خيرا منهم وما نحن بمسبوقين جا سوێن بە پەروەردگاری خۆر هەڵاتەکان و خۆر ئاواکان بەڕاستی ئێمە هەمیشە بەدەسەڵاتین لەسەر ئەمانە لەناوبەرین و کەسانی چاکتر بهێنینەکایەوە ئێمە بۆ ئەو مەبەستە بێتوانانین فذرهم يخوضوا ويلعبوا حتى يلاقوا يومهم الذي يوعدون جوازیان لێ بهێنە با هەر ڕۆ بچن لە بێباوەڕیدا با هەر گەمە و گاڵتە بکەن هەتا دووچاری ڕۆژی خۆیان دەبن کە هەڕەشەیان پێلێ دەکرێت يوم يخرجون من الأجداث سراعا كأنهم إلى نصب يوفضون ئەو ڕۆژەی بە پەلە لە گۆڕەکانیان دێنە دەرەوە دەڵێی بۆ لای بتوو پەرستراوەکانیان ڕادەکەن خاشعة أبصارهم ترهقهم ذلة ذلك اليوم الذي كانوا يوعدون چاویان شۆڕە و شەرمەزار و خەجاڵەتن زەلیلی و سەرشۆڕی ماندووی کردوون جا ئەمە ئەو ڕۆژەیە کە کاتی خۆی بەڵێنیان پێدەدرا و ئەوان